خۆی لە ڕاستیە بوونی ناوی پیاوان یاخود کوڕان زیاتر لەسەر لافیتەی پرسە بە حکمی بوونیان لە بازاڕ و لە شوێنە گشتیەکانە زیاترە وەک لە ژنان. لەبەرەوە بۆ شێوازە خاوەنی بکۆڵە مردووی خێزانەکە ئەناسرێتەوە. یعنی مناڵ هەر مناڵی ئەو باوکەیە، جاری وا هەیە کچەکان ئەوەترن مەشهورترن هەتاوەکو کوڕەکە، بەڵام دیارە سەقافەتی مەنتیقەکە ناوچەکە وای کردووەکەوا زیاتر ناوی کوڕەکە بنووسرێت، زۆر تەبیعیە، ینی ناوی ئافرەتەکانیش بنووسرێت. خانەوادەکان خۆیان خێزانەکان ئەتوانن تەڕحی ئەوە بن کەوا ئەم لافیتەیە کە تۆ ئەینووسی ناوی فڵان و فڵان و فڵانی بخەسەر. ئێمە لە ئیسلامە خوای گەورە هەر لە ئەوەڵی دروستکردنی ئادەم هەتاوەکو ڕۆژی قیامەت فەرق و جیاوازی لە نێوان ژن و پیاوە کۆتایی پێهێناوە، چونکە ئەفەرمێ كلكم من ئادەم و ئادەمە من توراب، ئێوە هەر هەمووتان لە ئادەم دروست کراون و ئادەمیش لە خۆڵە، کەواتە هیچ فەرق و جیاوازیەک، هیچ فەزڵ و گەورەییەک لە جنسێکان نییە بەسەر جنسێکی ترە، بەتایبەت جنسی کوڕان بەسەر کچانە یاخود پیاوان بەسەر ژنانە. یعنی ئەم جیاوازی کە دروست بۆ عرف دروستی کردووە لە زۆربەی خێزانەکانە. مافی ژنان پێشێل کراوە نەک لە نووسینی ناوی ئەم ژنە لە ناو لافیتەکەیە، بەڵکو تەنانەت لە میرات لە ڕادەربڕین وەنیە مافی هەڵبژاردننی هاوسەر، مافی خوێندن، مافی کار و کەسابەت، ئەمانە هەموو کۆمەڵێ مافن کە خوای گەورە دیاری کردو بۆ ژنیش و بۆ پیاویش. ژن ئەبێ خۆی ڕۆشن بیر بێت، ئەگینا ئیلا ما ڕەحیمە ڕەبی کەم پیاو هەیە بتوانێت بچێتە ژێر کاریگەری ئەو ئیسلامە کە ئیسلام چۆن مافی بە ئەندامانی خێزانەکەی داوە ئەویش بتوانێت ئەو مافیان بۆ بەرجەستە بکات. بەڵام لە کاتێکە ژن کە خۆی ڕۆشن بیر کرد کەزانی مافی لای خوای گەورە چییە، خوای گەورە بۆچی دروستی کردووە، ئەرکی چییە لە دنیاە لە ناو خێزانەکەیە و مافەکانیشی چییە، ئەو کاتە هیچ کەسێک ناتوانێت مافی زەوت بکات. ئەو پێویستی بە خۆ ڕۆشنبیرکردنە لەلایەن ژنانەوە. خۆی هەتاوەکو ئێستا چونکە زۆر ئەو کۆڵە ژنانیش هەر مهتەم نەبوون بەوەیکەوە کاتێکە لافیتەکە ئەنووسرێ ناڵێ وەڵا ناوی فڵان کچ فیسار کچی تێدانێ، ناوی کوڕێکی یاوە چەند کوڕێکی یاوە مەسەلەن وەستایە مامۆستایە مدیرە هەر چیەکەیە ئەڵێ ئەوانە بنووسە. ئەگینا ئەگەر ئافرەتان خۆیان ئەو هەنگاوە هەڵگرن لەوەی کەوا ناوی دووسەیەک لە ئافرەتانی خێزانەکەی خۆیشان بخەنە سەر لافیتەی پرسەکە، ئەو کاتە تەبیعیە بێتەوە لای خەڵک. بۆ هەموو ئەم شتانی کە باست کرد فەرق و جیاوازی لە بین و کوڕ و کچە، حتا لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوبەکری سیدیق ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمی فڵان باخم یاوە بە فڵان مناڵەکەی ناو نەبرد کوڕ بۆ یا کچ بێ، کوڕ بێ یا کچ بێ. پێغەمبەری خوا فەرمی عەینەن باخ هەیە بیەی بە مناڵەکەی تر، فەرمی نەخێر، فەرمی ئەوەش وەرگراوە. لەبەرەوە بە هیچ شێوەیەک فەرق لە بینی مناڵە نەکراوە و نایشکرێت. وەکو توێژی ژنان پێم خۆشە هەمیشە هەمومان هاوکار بین، هیچ کەسێکیش لە ئێمەی ژنان چاوەڕێی ئەوە نەکاکەوە تیکە بگیرێەوە بکرێ بە دەمیەوە. هەوڵ بات خۆی ڕۆشن بیر بکە، هەوڵ با خۆی مافەکانی خۆی دەستەبەر بکات، هەوڵ بدات بزانێت چ پەیامێک مافی ئەمیتیا بەرجەستە کراوە، بزانێت چ پەیامێک هەڕەشەی لە بەرامبەرەکەی کردووە کە ئەگەر مافەکەی مافی ژنان بخورێ، مافی ژنان نەدرێ، سنووری ژنان ببەزێنرێت، بەرهەڕەشەی خوایی ئەکەوێت.